حکوومەتی عێراق هەڵمەتی چاندنی 5 ملیۆن درەخت ڕادەگەێنێت و بۆ یەکەم جاریش بودجەی تایبەت بۆ گۆڕانکاریەکانی ئاوهەوا دابین دەکات. لە پارێزگای بەسڕە بۆ یەکەم جار کۆنگرەی نێودەوڵەتی ئاوهەوای عێراق دەستی با کارەکانی کردو. تێیدا محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند بەهۆی کاریگەری گۆڕانی ئاوهەواوە زیاتر لە 7 ملیۆن هاوڵاتی زەرەرمەند بوون و ناوچەکانیان تووشی وشکە ساڵی بوو و بەهۆیەوە بە سەدان هەزار کەس سەرچاوەی ژیانیان بڕاوە کە بریتی بۆ لا کشت و کاڵ و ڕاوکردن. هذه التغيرات تمثلت بارتفاع معدلات چەند ساڵێکە دۆسەی گۆڕانی ئاوهەوا و گۆڕانکاریە ژینگەیەکان تەوەری سەرەکی کارکردنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە. با پێی بە دوواداچوونەکانی پەیامیش سەرجەم راپۆرتە نێودەوڵەتیەکانی بواری گۆڕانی ئاوهەوا باسی عێراقیان تێدایە و با پێی ئامارەکان جەخت لەوە دەکەنەوە کە عێراق یەکێکە لەو وڵاتانەی زۆرترینی بەرکەوتووە. پارێزگای بەسڕەش لە باشووری عێراق کە کۆنگرەکەی تێدا بەڕێوە دەچێت یەکێکە لە زیانمەندە سەرەکیەکانی گۆڕانکاری ئاوهەوا لە عێراقدا. بەو پێی زۆرترین بیری نەوت و پاڵاوگەی سوتەمەنی لێ و زۆرێک لە هۆڕە وشکبووەکانی عێراقیش لەم ناوچەیە هەڵکەوتون. با پێی ڕاگەاندراوی نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکوەزیران، سوودانی دەست پێشخەری چاندنی 5 ملیۆن درەخت و دارخورمای ڕاگەیاندووە. لە کۆنگرەکەشدا جەختی لەوە کردەوە کە کار بۆ ئامادەکردنی دیدگایەکی عێراقی دەکەن بۆ کارکردن لە بواری کەشوهەوا تا ساڵی 2030 بۆ ئەوەی ڕێگە لەو زیانانە بگرن کە بەهۆی گۆڕانکاریەکانەوە تووشی وڵات دەبێت. لە کۆنگرەکەدا جینین پلاسخارد نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان ئامادە بوو و ڕایگەیاند پێویستە بەپەلە چارەسەر بۆ قەیرانی ئاو لە عێراق بدۆزرێتەوە. بەڵام عێراق ناتوانێت بەتەنیا ئەم کارە بکات و پێویستی بە پاڵپشتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دامەزراوە داراییە جیهانیەکان و وڵاتانی دراوسێ هەیە. هاوکات عەلی لامی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری ژینگە و کەشوهەوا ڕایگەیاندووە بۆ یەکەم جار لە مێژووی بودجەی عێراقدا محەممەد شیاع سوودانی بڕگەیەکی بۆ ژینگە و کەشوهەوا لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023دا تەرخان کردووە. با پێی راپۆرتێکی یونیسێف ڕێکخراوی منداڵانی نەتەوەی گرتوەکان ساڵی 2050 هەموو منداڵێک لە عێراق ڕوبەڕووی کاریگەری شەپۆلەکانی گەرما دەبێتەوە. دیار نییە ئایا دەرەنجامەکانی ئەم کۆنگرێ و دیدگای حکوومەتی ناوەند و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ساڵی 2030 چەندێک لە مەترسیەکانی گۆڕانی ئاوهەوا و گەرمبوونی هەوای عێراق دەڕەوێنێتەوە.